ئێمە هاتوونەتە ئەم دنیاە وەکو ئیمتیحانێک هاتوونە. ئێستا حالین ئێمە لە قاعی ئیمتیحانین، لە پۆلی ئیمتیحانین. ئەم ژیانی ئێمە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. ژیان و مردن دروست کراوە خوای گەورە تاقیمان دەکاتەوە. جا هەر کەسێک چاکە بکە بێگومان سەرکەوتوو دەبێ و لە قاعی ئیمتیحان سەرکەوتوو دەبێ و ناجح دەبێ و دەڕا بۆ بەهەشت. ئەوەشی ناجح نەبێ و ڕاسب بێ بکەوێ لە ئیمتیحانی ئەو قاعی کە ئەم دنیاە تایە بکەوێ بۆ جەهەنەم دەڕوات. تەواو ئەوەی کە بەهەشتی بێ دەیباتەوە ئینشاءالله. خوا لەو کەسانەمان بگێڕێ. بۆیە خوای گەورە دەفەرمێ لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون. ئەوەی ئەهلی ئاگر بێ و ئەهلی بەهەشت بێ وەک یەک نییە. ئەهلی بەهەشت بردیانەوە، سەرکەوتون، سەرفرازن، براون. کەواتە ئالەم قاعی ئیمتیحانەی کە ئێمە ئێستا تێیدان لەو ڕۆژەی کە لەدایک بووینە، لەو ڕۆژەی کە هاتوونەتە ئەم دنیاە بۆ تاقیکردنەوە هاتوونە، و لەو ڕۆژەی بالغ بووینە، حتا ئەو ڕۆژەی ڕۆح لە لاشەمان دەردەچێ ئێمە لە ئیمتیحانین چرکە بە چرکە، سەعات بە سەعات. جا هەر کەسێک دەست بزانە کتابەکەی خۆ چۆن پڕەکەیتەوە، وەڵامی پرسیارەکان چۆن پڕەکەیتەوە بۆ قەبر و قیامەتی خۆت ئامادەکە. ژیان دووبارە بوونەوەی نییە. تەمەن کۆتایی هات کۆتایی دێ، بەگەنجی و بە پیری نییە. کەواتە ئینشاءالله با خۆمان ئامادەکەین. خوای گەورە دەفەرمێ وەفعلوا الخەیڕ لعلکم تفلیحون. چاکە بکەن بۆی ڕزگارتان بێ، بە چاکە دەیبیتەوە. دوای مردنت یا بۆ بەهەشتە یا بۆ جەهەنەمە. کەواتە ئەمڕۆ خۆت یەکلا بکەرەوە.